لە 95مین ساڵیادی دامەزرانی کۆماری تورکیا کە هاوکاتە لەگەڵ ڕۆژی 29 ئۆکتۆبەر گەورەترین فڕۆکەخانە لە جیهاندا لە شاری ئەستەمبوڵ کرایەوە کە بە یەکێک لە پرۆژە گەورەکانی وڵاتە ناودەهێنرێت. ئەو فڕۆکەخانەیە دەکەوێتە ناوچەی ئرناوتکوی نزیک دەریای ڕەش و تێچووەکەی زیاتر لە 10 ملیارد دۆلارە. لە ئێستاشدا تەنها قۆناغی یەکەمی دەکرێتەوە بڕیارە بەر لە هاتنی ساڵی 2023 قۆناغی داهاتووی فڕۆکەخانەکەش بکرێتەوە. بەپێی ئەو زانیێرانەی لەلایەن لێپرسراوانی تورکیاوە بڵاو کراوەتەوە. ڕوبەری ئەو فڕۆکەخانە نوێیە 76 ملیۆن و 500 هزار مەتر چوارگۆشەیە و 7 دەروازەی سەرەکی و 220 خاڵی چاودێری و 77 دەرگای فڕۆکەوانی هەیە و ڕوبەری ڕێستۆرانت و کافتریاکانیشی بە 33,000 مەتر چوارگۆشە مەزەندە دەکرێت. لە بنیادنانیدا 10,000 کەس کاریان تێدا کردووە و لە توانایدا هەیە 500 فڕۆکە و 70,000 ئۆتۆمبیل لەخۆ بگرێت. لە قۆناغی یەکەمیشدا ساڵانە دەتوانرێت 90 ملیۆن گەشتیار لەخۆ بگرێت و لەگەڵ تەواوبوونی قۆناغەکانی تریشدا لە ساڵێکدا 200 ملیۆن گەشتیار لەخۆ دەگرێت. ڕۆژانەش 2000 فڕۆکە لە ڕێگەی ئەو فڕۆکەخانەیەوە هەڵدەفرن و دەنیشنەوە. لە دروستکردنی ئەو پرۆژە گەورەیەدا باشترین تەکنەلۆژیا بۆ پارێزگاریکردن لە ئاسایشی فڕۆکەخانە و گەشتیاران بەکارهاتووە. بۆ یەکەمین جاریش ڕاداری زەوی تێدا بەکارهاتووە. لە هەر 6 مەترێکیشدا کامێرەی جێگیر بە یەک ئاراستەدانراوە و لە هەر 360 مەترێکیشدا کامێرەی جێگیر بە ئاراستی جیا جێگیر کراوە. ئەو فڕۆکەخانەیەکێکە لە 3 پرۆژە گەورەکانی تورکیا. لێپرسراوانی ئەو وڵاتەش پێشبینی دەکەن داهاتی ئەو فڕۆکەخانەیە بۆ تورکیا بگاتە 79 ملیارد دۆلار و ساڵانە خزمەتگوزاری پێشکەشی 200 ملیۆن گەشتیار بکات و زیاتر لە 100,000 هەلی کاریش لە ساڵێکدا بڕەخسێنێت. کردنەوەی قۆناغی یەکەمی ئەو فڕۆکەخانەیە بە مەراسیمێکی گەورە و بە ئامادەبوونی سەرۆک و لێپرسراوانی چەندین وڵاتی جیهان کراو. ڕەجەب تەیب ئەردۆغان سەرۆکی تورکیاش کردنەوەی ئەو فڕۆکەخانەی بە ڕووداوێکی مێژووی وەسەف کرد بە ڕەمزی هێز و سەرکەوتن بۆ وڵاتەکەشی ناوی هێنا.